بەرە بەیانیەکی زووە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشەوەی بچێتە ئەنجومەنی وەزیران بۆ سەرکارەکەی سەردانی دەستەی دەستپاچی دەکات کە کاری ئەو دەستەیە نەهێشتنی گەندەڵیە. تاڵەبانی لەو دەستەیە بە توندی دەڵێت لەمە دووە بە جورئەتەوە ڕوبەڕووی فیرعەون و گەندەڵکارانی وڵات دەبینەوە. بەسەریتر کۆتایی بە پرۆسەی دیاردەی گەندەڵی بهێنین و دوورکەوینەوە لە ئالیەتە تەقلیدیەکانی کە تا ئێستا ئەنجام دراون. لیژنەمان پێکێناوە پێشووتر بۆ چاودێریکردنی بابەتێک، بەڵام کەسێکی گەندەڵ دانراوە وەکو سەرۆکی ئەو لیژنەیە بۆ متابعەکردنی ئەو بابەتە و بۆیە دەرکەوتووە کاری ئەو لیژنەیەش ڕەنگ بێ نەگەیشت بێتە ئەنجامێکەوە، یان ئیشێکی جددی کراوە سەیرەکەی هاتووین معاون مدیرێک گیراوە، یان مدیر ناحەیەک گیراوە، یان مدیر عامێک وەکو گەندەڵ ناسراوە و گیراوە. بەس کەچی فەرعون هەن لەم کوردستانە، ئەرز داگیرەکەن، ڤیلا دروستەکەن، تیجارەتەکەن، قاچاقچەتیەکەن، خەڵکە کوژن، ڕۆژنامەنووسە کوژن، 1001 ئیشی خراپەکەن، بەڵام ئەو جورئەتە نەبووە ڕوبەڕۆیان بوەستینەوە. و خۆشتان نەزانن ئەمانەکێن ڕۆژانە هەر ئەو کەسانن کە زیاتر لە هەموو کەسێکی تر لەسەر کەناڵەکانی تەلەڤیزیۆنە باسی گەندەڵیەکەن، خۆیان و کامل بۆیاغیان یێنە سەر تەلەڤیزیۆن، کۆبوونەوە ئەکەن، کۆڕەکەن، باسی گەندەڵیەکەن، بەس خۆیان لە هەموو کەسێک گەندەڵترن و خۆیان و مەجموعە چەکدارێک لە دەور خۆیان کۆ ئەکەنەوە، سەرانە لە خەڵک وەرەگرن، پارە لە دوکانار وەرەگرن، خەڵک تەهدیدەکەن، خەڵک ئیتیهامەکەن، لە عینی کاتیشە کە لە کوردستانە قەومێ خۆیان بە پاڵەوان و چەکدار و پاڵەوان ئەناسێنن کە لە کوردستانە قەومێ بەرەکەی جەنگ چۆڵەکەن، چەک و تەقەمەنیەکان بەجێ ئەهێڵن لە ساحەکەیە، ڕائەکەن بە ترس و لەرزەوە ڕائەکەن و ئەو چەک و تەقەمەنیش کە لەگەڵ خۆیانە ئەیبەنەوە ئەچنە بازاڕی قاچاغە ئەیفرۆشنەوە و یێنە سەر تەلەڤیزیۆن و باسی گەندەڵیەکەن. جێگری سەرۆکی حکوومەت باس لە هەنگاوەکانی حکوومەت دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و داوا لە خەڵکی دڵسۆزی کوردستانیش دەکات هاوکاری حکوومەت بن بۆ لە ناوبردنی گەندەڵکاران. هەوڵمان داوە لە حکوومەت هەنگاوی جددیمان ناوە بۆ شەفافترکردنی پرۆسەکانی حکوومەت، بۆ بە ئەلکترۆنیکردنی پرۆسەکانی حکوومەت، بۆ کەمکردنەوەی ڕوتینات لە ناودام و دەستگاکانی حکوومەت، بۆ تۆمارکردنی موچەخۆرەکانی هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ وردبینیکردن لە پرۆسەی نەوت و گاز لە هەرێمی کوردستان. هەوڵی جددی دراوە بۆ بەدیهێنانی حکومڕانیەکی دروست، بەڵام زۆرمان ماوە داوای پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستانی شەکەم بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردە چەپەڵەی کە ڕووی لە هەرێمەکەمان کردو. هەرێمی کوردستان بەپێی پێوەری ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەراورد بە عێراق کە لە دەوڵاتە گەندەڵەکەی جیهانە باشترا، بەڵام جێگری سەرۆکی حکوومەت دەڵێت ئەوە بەس نییە و دەبێت گەندەڵی لە وڵات بنبڕ بکرێت. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.